کۆمەڵی مزگەوت هەیە لە سنووری بڵێن جوگرافیای کوردستانە، هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان هەم لە باشووری کوردستان. ئەمانە پێیان ئەوترێ مزگەوتی ئەوڵاو عومەران، یعنی عەبدوڵای کوڕی عومەر. بەڵام هیچ بەڵگەیەک نییە لە ناو تاریخا کە عەبدوڵای کوڕی عومەر هاتبێتە ئەم ناوچەیە و فتوحاتی کردبێ. دەوترێت فتوحاتی ناوچەکانی عێراق جەلەولا خانەقین شارەزور دراوە بە جەریری کوڕی عەبدوڵای بەجەلی. ئەو فەرماندەی عسکەری ئەو فتوحاتە بۆ لەم ناوچەیەدا. دەوترێت لە ساڵی 18 بەرەو دواوە هاتوونەتە ئێرە و ئەم شوێنەیان فەتح کردووە. دیارە فەتحی ئەم ناوچەیە بەشەڕ کراوە. ئەو شوێنانەی کە فەتح کراون ئەگەر بە ڕێگەی ئاشتی فەتح کرابن معبەدەکەیان نەڕوخێنراوە یان زیانی زۆریان پێ نەگەیشتووە. بەڵام دوای ئەوەی کە وەکو ئەهلی زیممە قبوڵیان نەبووە و لەگەڵ ئەوەشدا موسڵمان نەبوون بۆیە شەڕ ڕوویاوە. کاتێکە شەڕ ڕوویاوە معبەدەکەیان ڕوخاندۆ لە جێی معبەدەکە مزگەوتێکیان دروست کردووە. ئەمەش لە یەکێک لە دەقەکانی تەبەریە بە ئاشکرا باس کراوە لە ناو مێژووە ئاماژەی پێکراوە. دوای ئەوەی کە مزگەوتەکە کرێتەوە هەر لەو کاتەوە بە حکمی ئەوەی کە 2-3 سەرچاوی گرنگی ئاوی لە دەوروبەری مزگەوتەکەیە کە ئاوی گەنجانە، هەم سەرچاوی بژێوی ئاوی خواردنەوەی شارۆچکەکەیەوە لە هەمان کادا سەرچاوەیەکیشە بۆ ئاودێری و کشت و کاڵکردن. ئەمە وای کردووە کە ئێرە ببێتە مرکزێکی گرنگی ئاینی و لە هەمان کاتا ببێتە حوجرە و کۆمەڵێک مەدرسەی عیلمی و کۆمەڵی زانای گەورە لەم ناوچەیەدا بخوێنن. لە ساڵی 1940 پێم وابێت 49 موسابەک یەکێکە لە میرەکانی بابانە کرێتە قایمقامی ئێرە ئەم مزگەوتە نۆژە نەکاتەوە. موسابەک خۆشی ئێستا گۆڕەکەی لە ناو منارەی مزگەوتەکەیە لەژێ منارەی مزگەوتەکەدایە لەوێ نێژراوە. طبعاً پێشتر ئەم شارۆچکەی خوڕماڵ قەزا بووە. لە ساڵی 1889 کراوەتەوە بە ناحیە و بچوو کراوەتەوە دواتر کراوەتەوە بە گوند. لە دوای ڕوخانی ئەمارەتی بابان لە ساڵی 1950ەوە لەلایەن عوسمانیەکانەوە دەسەڵاتی ناوچە کوردیەکانەکەوێتە دەست شێخ و تەریقەتەکانەوە. لێرە شێخی حیسامەدین لێرە دانیشێت بەبوونی ئەو ئەبێتە شوێن نیشتەجێبوونی زستانەی لێرە دانیشێ حوجرەیەکی گەورە کاتەوە. لەو کاتەدا مەلیک فەیسەڵی یەکەم لە ساڵی 1933 نامانێرێ بۆ شێخی حیسامەدین سەردانی بکات و بچێتە هەڵەبجە لەوێ ببینێ. شێخ حیسامەدین ناچێت لەبەرەوە لە بەرامبەرە مەلیک فەیسەڵ خۆی سەردانی مزگەوتی گەورەی خوڕماڵەکات و لێرە لە ساڵی 1933دا شێخی حیسامەدین پێشوازی لە مەلیک فەیسەڵ دەکات و لە شاکر فەتاحیش لە ساڵی 1940دا دەبێتە مەدینەناحیەی خوڕماڵ ئەوە یەکەم قوتابخانەی میری لەناو ئەم مزگەوتەدا دەکاتەوە و ئەمە ئەبێتە یەکەمین قوتابخانە لە مێژووی شارۆچکەی خوڕماڵدا مەبەستم قوتابخانەی میریە. پێشتر ئەمە حوجرە بووە و لەناو ئەم مزگەوتەدا کۆمەڵێک زانای گەورە کۆمەڵێک عالمی گەورە لێرە خوێندویانە و مامۆستایەتیان کردو و پەروەردە بوون. یەک لەوانە مەولانە خالیدی نەقشبەندی، مامۆستا جەلالەدینی خوڕماڵی، مەلا بەهای گەورە و لەگەڵ ئەوەشا نالی و سالم و ئەوانش سەردانی ئێرەیان کردووە چونکە ئێرە لەگەڵ خەرپانی دوو حوجرەی گەورەی ئەو کاتە بوون وەکو زانکۆیەکی ئەمڕۆ بووە بۆ لە ڕووی ئاینی و لە ڕووی معریفیەوە چونکە لەگەڵەوەیە حوجرە دەرسە ئاینەکانیان تێدا خوێنراوە کۆمەڵی وانەی تر وەکو فەلەکناسی و وەکو مەنتق و وەکو زمان و ئەمانەی تێدا خوێنراوە. لە ناو مزگەوتەکەیە دوو داریتایە ئەم دارانە سوورە چنارن و تەمەنیان زیاد لە 150 ساڵە بێ نزیکەی 200 ساڵ تەمەنیان هەیە. ئەمانە لە ناو دارە
مێژوویەکانی کوردستاندا تۆمار کراون. ئەمەش بووەتە بابەتێکی سەرنجڕاکێش بۆ گەشتیاران ڕۆژانە هەفتانە سەردانیەکەن. دیارە جیاوازی منارەکە لەگەڵ مزگەوتەکەدا لە ڕووی تەمەنەوە زۆر زۆرە. ئەوترێت منارەکە لە سەدەکانی دواترا کراوەتەوە، بە تایبەت ئاماژە بۆ مزەفەرەدین کەوکەبەری ئەکرێ حاکمی و کاتەی هەولێر، چونکە منارەی مزگەوتی گەورەی خورماڵ هاوشێوەی منارەی چۆلی هەولێرە، هاوشێوەی هەنێ لەو منارە شوێنەواریانەیە کە لە ناو مزگەوتەکانی کوردستاندا کراونەتەوە، بۆیە جیاوازی لە تەمەنی مزگەوتەکە و منارەکەیە هەیە. منارەکەش خۆی تقریبا 12 مەترە، 30 پلیکانە لە ناو منارەکە بە شێوازی پێچاوپێچ ئەچێتە لووتکەی منارەکەەوە. ئەمەش تایبەتمەندی دروست کردووە پێم وا بێگەڕێتەوە بۆ سەردەمی عوسمانیەکان، ینی هاوشەوەی ئەو منارانەیە کە لەو سەردەمانەدا دروست کراون.